لۆژیکی سیاسی گەشببینمان ناکات بەوەی لە ئایندەدا عێراقێکی سەقامگیر و ئارام دەبینین. پێمان دەڵێت هێشتا هێزە سیاسیەکانی سەر گۆڕەپانەکە هەڵگری عەقڵانیەت نین و ناتوانن ئەو دەمارگیریە ناشیرینە هەمە چەشنە بەجێ بهێڵن کە نەک ناتوانێ ئارامی بەرهەم بهێنێ بەڵکو بەردەوام بە شوێن دروستکردنی کێشەوەیە. تەنانەت زۆرێک لە هێزە سیاسیەکان لە ناو کێشەکاندا دروست بوون و مانەوەشیان پەیوەستە بە مانەوەی کێشەکان. ئەمەشەنە هێڵە عێراقیەکان بگەنە کەناری ئارامی و جۆرێک لە ڕاوەستاوی سیاسی. لە ڕابردووی عێراقدا بۆیە دیکتاتۆریەت حکمی کردووە و تەمەنیشی درێژ بووە چونکە عێراقیەکان نەیانتوانیوە بە عەقڵانی بیر بکەنەوە و عێراق بۆ هەمووان بکەنە دروشمی بنەڕەتیان و سیاسەتی دروستی لە پێناودا بکەن. لە دوای هەڵبژاردنەکانی 12 پێنجی 2018 کە جارێکی دیکە ساختەکاری بە تایبەتی لە کوردستاندا دیسان هێزە بێهیواکەرەکانی بەردە پێشەوە لە بەغداش ئەندازێکی بەرچاو مۆزاییکی سیاسی گۆڕی. ئێستا عێراق لە بەردەم عەقڵانیەت و ناعەقڵانیەتدا وەستاوە. عەقڵانیەت بەو مانایی هێزە سیاسیەکان پشت بکەنە ئەو ڕابردووە ناشیرینەی کە پڕە لە یادەوەری خراپ لەگەڵ یەکتریدا و پێکەوە عێراق لەم نەهامەتیە ڕزگار بکەن و ناعەقڵانیەتیش وەکو ئەوەی نەبایان دیبێت و نەبۆران هەر لە سەرنەریتی ڕابردوویان شمشێر بۆ گەردەنی یەکتری تیژ بکەن و خەیاڵدانیان بکەنە هێلانەی پلانگێڕی و ئێسک شکاندنی یەکتری یا ڕاستتر بڵێین هەمووشی لە سەرحسابی ژیانی خەڵک و خاکی نیشتیمانە. لە ئێستادا جگە لە گرفتە ناوخۆیەکانی عێراق بووەتە شوێنی بێکداکێشانی دوو جەمسەری سیاسی ئەمریکا و ئێران. ئەم دوو وڵاتە کە لە خراپترین دۆخی پەیوەندیەکانی خۆیاندا دەژین ڕۆژانێک بەڕێدەکەن کە تا دێ کوورەی دژایەتیان گەرمتر دەبێت. ئیدارەی ترامپ یەکلایی بووەتەوە بۆ دژایەتی بێڕەحمانە و تا سەر ئێسخانی ئێران. گەماروی ئابووری و سیاسی و دیبلۆماسیەکانی ڕۆژ بەڕۆژ لەسەر ئەو وڵاتە تونتر دەکات. ئەمەش ئێرانی تووڕە و هەستیار کردووە لە بەرامبەر خۆیدا. هەر ئەو لۆژیکە سیاسیە پێمان دەڵێت نزیکترین شوێن بۆ بەریەکەوتنی ئەمریکا و ئێران بریتیە لەو گۆڕەپانەی کە پێی دەڵێن عێراق. ئەمریکایەکان کە زیاتر لە 5,000 سەربازیان لە پێناو عێراقدا کردووەتە قوربانی کە مارکەی خۆیانی پێوە بێت بۆ مانای عێراقێک بێت کە بە تەواوی مانە لە خزمەت بەرژەوەندیە سیاسی و ئابوووریەکانی ئەمریکادا بێت. ئێرانیش زۆر جار بەو سیاسەتە هەژمونگەرەی کە ئێستا ڕیسکی پێدەکات عێراق وەکو پارێزگاکی خۆی سیر دەکات و دەوێت هەر لە تارانەوە حکمی بکات کە ئەمە ئەندازێکی زۆر تیایدا سەرکەوتوو بوو و بۆی چووەتە سەر لە ڕابردوودا چونکە ئەژمون لەسەر بنەمای واقعبینی سیاسی و هێزی ڕاستەقینە لەسەر زەوی گۆڕەپانی عێراقدا بینا دەکرێت کە ئێران لە ئەمریکا زیاتر خاوەنی ئەو بنەما زانستیەی هەژمونە بۆیە سەرکەوتووترە. The United States will withdraw from the Iran nuclear deal. بەڵام ئەوەی دەبینرێت ئەوەیە کە ئیدارەی ترامپ کار لە سەرلاوازکردنی ئێران دەکات بە هەموو شێوەیەک و دەشێوێت لە ڕێگەی سیناریۆکانی خۆیەوە دەستی ئێران هێندە کورد بکاتەوە کە نەگاتە بەغدا. بەڵام ئەم هێزە عێراقانەی کە وەلای مەزهەبی سیاسیان بۆ ئێران لەو پەڕی گەرم و گوڕیدایە لەم هەڵبژاردنەدا ئەوانیش لە پێشەوەی هاوپەیمانیە براوەکاندان. لە لاکی تریشەوە ئێران ئێستا سەرگەرمی دەرەستخستنە ناو هاوپەیمانی سائیڕوونی موقتەدا سەدرە و با هاوپەیمانەتێکی فشۆڵ ناوی دەبات. بەڵام دوجاریش نێوماڵی شیعە لە کاتە دژوارەکاندا کە بزانن بەڕێی لە ژێرپەی هەموواندا ڕادەکێشرێت لاسایی مەرجعیەتدا ئەو سنوورەیان دەپارێزن لە بەرامبەر پێکاتەکانی دیکەدا. لە 2003 بەدواوە بەو سیناریۆ و استراتیژە باڵەدەستی خۆیان پاراستووە. بەڵام لەم حاڵەتەدا لەلایەکتانە لە پاکی هەڵبژاردنەکان دەدرێت و لەلایەکی دیکەشەوە عێراق کەوتووەتە نێوان کێشمەکێشمی ئەمریکا و ئێران و بابەتەکان ئاڵۆزن. بەمەش تێدەگەین کە چ دژواریەک لە بەردەم کێشەی پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقدایە. كان تطابق في وجهات النظر حول أن تكون عملية سياسية مستوعبة للجميع. نحن لسنا ضد أي أحد من